بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاو ئەم کاتتان باش. من ئەسعەد ڕستەمیم خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنامەکانی ڕوانگەوە دەبینە میوانی ماڵیەوەی خۆشەویست. ئازیزان، وەک هەمووتان ئاگادارن لە بەشێکی بەرچاو لە شارەکانی ئێران ناڕەزایەتی بە گرانبوونی پێداویستیەکانی ژیانی خەڵک ئیزافە بووە بە ئەو هەموو ناڕەزایەتیەی کە بە بەردەوام لە شارە جۆربەجۆرەکانی ئێران هەر جارە و بە شتێک و لە نەهایەتدا بە سیستمێکی گەندەڵ و جنایەتکار بەناو کۆماری ئیسلامی کە بە برسی ڕاگررتنی خەڵک کە بە نەدانی حەقدەستی کرێکاران کە بە بڕینی هەر چەشنە زمانێکی ئازادی خواز و داواکار بۆ بەختەوەری ئینسانەکان و بە دروستکردنی زیندانێکی گەورە لە ئێران وە کۆکردنەوەی کۆمەڵانێکی خەڵکی زۆری ناڕازی لەو زیندانانە هەوڵی داوەکە بە هەر جۆرێکە بۆی ئەکرێت ئێرادەی پۆڵاینی خەڵک بۆ دروستکردنی ژیانێکی باشتر بۆ خۆیان کەسب بکات. بەڵام ڕاستیەکان ئەوەمان پێژێت کە کۆماری ئیسلامی تا ئێستا لەم کارێدا سەرکەوتوو نەبووە و ئێستا بۆ ئەوەی کە باشتر بتوانێت و بۆ ئەوەی کە پێوایە یەکێک لە ڕێگاکانی سەرکوتی خەڵک برسی ڕاگرتن و هێرش بردنە سەر سفرەی بەتاڵی ماڵی خەڵکی کەم دەرامەد و کرێکاری کۆمەلگایە هاتووە و بە گرانکردنی چەند بەرابەری بەشێکی زۆر لە پێداویستیە ڕۆژانەکانی خەڵک هەوڵی داوەکە بەو ئامانجانەی خۆی بکات. لە بەرامبەردا خەڵکیش ناڕازی لە وەزعیەتە و لە بەشێکی بەرچاو لە شارەکانی ئێران بە هاتنە سەر شەقامەکان و بە ناڕزایەتی دەربڕین بەم کردەوە دژی ئینسانیانەی ڕژیم لە بەرانبەریان داوەستاونەتەوە. بۆ قسە و باس و گەنگەشەی زیاتری ئەم مەوزوعاتە ئەمڕۆ لە ڕوانگەدا داوام کردووە لە هاوڕێ حسەینی حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لەگەڵم بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکم بداتەوە. تکایە ئێوەش لە درێژەدا هاوڕێ ڕوانگە بن. هاوڕێ حسەین، سەرەتا لەلایەن خۆم و ستافی بەرنامەی ڕوانگەوە زۆر بەخێراتن تەکەم بۆ ئەم بەرنامەیە و هیوادارم کە بتوانین بەرنامەیەکی باش بەڕێوە ببین. سڵام کاس ئەدگیان، سڵام بۆ خۆت و بۆ هەموو هاوڕێیان و بەڕێوەبەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە. هەروەها ئیجازە خوازم هەر لێرەوە سڵاو بنێرم بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵ لە هەر کوێکان. هیوادارم شاد و سەرکەوتوو بن. سپاس بۆیەوە. هاوڕێ حسەین، پێم خۆشە بەو پرسیارە بڕێنە ناو باسەکانمانەوە کە ئێستا بەم وەزعیەتە و بەم هەلومەرجە و کە لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەیە، لەم هەلومەرجی سیاسیەدا ئەم هەلومەرجە سیاسی باس لە چییە کات؟ پێت وایە کە بە شرایەتێک کە کۆماری ئیسلامی دروستی کردووە یان شرایەتێک کە تێدایە بۆ خۆی وەکو ڕژێمێکی سەرکوتگەر بەگشتی هەلومەرجی سیاسی ئێران لە کاتی ئێستادا باس لە چییە کات؟ کاس ئەدگیان، وەختی ئینسان ئەم وەزعیەتە ئەبینێت، ئێعترازات و مبارزات و بە شوێنەوە فشارگەرێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ خەڵکی دێنێ، نیشان دەهەندەی وەزعیەتێک واقعیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای دەسەڵاتدارەتیە و بە عمری نەگریسی ئەم لێل وەزعیەتی ئاوا ڕوبەڕوو بووە هەمیشە. بەڵام لە هەر دەورانێکی چا بۆ خۆی ئەبینی ئاڵوگۆڕێکی تیا بەرچاوە ئەم کێشەی بینی کۆمەڵانی خەڵک لەلایەکەوە و ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی ئەم 42 ساڵا کە حاکمیەتی بەسەر ئێرانەدا سەپانیا، هیچ وەخت ڕژیمێکی ئاسایی نەبووە سەوکە خەڵک ئیحساسکەن کە ئەمە ڕژیمێکە و گەرەکیە بەرحاڵ سەر و سامانێک بووە بە وەزعیەت اقتصادی، سیاسی و مەعیشەت و ژیان مردم کە تیا بەڕاحەت بتوانن حەداقل ژیان خۆیان بۆ نەبەرەوە. هیچ وەخت خەڵک ئەو ئیحساسیانت نەکردووە و ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ وەخت ئەو ئارامشیە بەخۆیە و نەدیوە کە ئیحساس ڕاحەتی بکات، یعنی ئیحساس ئەوە بکات کە ئیتر ئەمە دامەرزیاگە و بلاخەرە سوباتێکی بەرقەرارە و ئەتوانێت بەرحاڵ ئەمر خۆی
ینی گارانتی شدە بێ بۆی کە مانەوەی لەسەر حکوومەت هەمیشە ئەم کێشەیە بووە کێشەی مانەوەی خۆی لەسەر حکوومەت وە تەواو سیاسەتگەلێک کە دای ئەڕژنێ چه سیاسەتی ڕووە دەرەوەی وڵاتی چه سیاسەتی نسبەت بە ناوەوەی وڵات چە نسبەت بە کرێکاران بە معلمان بە ئازادیگەل ئیجتماعی و فەردی بە هەموو شتێک ئەوە بەرچاوەگرێت کە ئایا ئەم حرەکەتێلێک کە هەسوو ئەکرێت ئەوێتە باعثەوە کە ئەم ڕژیمە سەرنگون بێت یان نا وە لەو ڕوانگەوە هەمیشە و دایم هات کە سەمبەیان و مبارزەی مردمی چاولێ کردووە ئەیسێچە هەر ئەو وەزعیەتەسە بە ئیزافەی ئەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئیتر لەم وەزعیەتە گەیەسە حەدێک کە ئیتر گەرەکێ نانی وەک خۆت باست کرد واقعەن دەستی بردووە بۆ سەرەتایی ترین نیازمەندی بەشەر لە ئێرانە کە بریتە لە نان یعنی خەریکە دەستی بردووە بۆ سفرەی مردم و ئەمە نیشان دەهەندەی ئەو پەڕی بێمەسئولیەتی و بێدەرەتانی کۆماری ئیسلامیە کە ئیتر بە هیچ جۆرێک نا ئەتوانێت بە ئەوەی کە مردم هەڵخڵەتنێ نە ئەوەی کە ئەتانێت بە مەزهەب کڵاو بنتە سەر مردم نە ئەوە ئەتانێت بە وعدە و وەعید جارێکی تر دووە ئیمڕۆ بەسۆزی بکە وای پێاتکە کە ئیتر ڕوودەڕوو گەیەسە ئاخرین مەرحەلەی حەتخۆی کە ئیتر سفرەی مردم بەلایەوە مهم نییە ئەنا وڵاتێک یا دەوڵەتێک یا حاکمیەتێک کە واقعەن بیر لەوە بکاتەوە کە ئەبێ مدەتێک لەسەر کارەوە بێ ئەبێ بلاخرە بەڕاستنیەتی بناسن حداقل دەست ناوە بۆ سفرەی مردم لەو حەدا لەو ئاستا یعنی مەگەرەوەی تر گەیەسە حەدێکە ئەویش بۆ خۆی ڕێگە حەلی نییە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەڕێبردنی ژیان و مەعیشەتی کۆمەڵانی خەڵک هیچ بەرنامەیەکی بەدەستەوە نییە بتوانێت یعنی ئەو نەفاسدە ئەو نەفەساد ڕیشەی کوتاگە لە تەواو تانوپۆی ئەم ڕژیمە و ئەو نە جەماعەتێکی زال و سفەتی بێ ئەسڵ و نەسەب هانە سەر ئەم حاکمیەتەوە کە هیچ شتێک جیا لەوە کە مەنافع و قازانج و بەرژەوەند خۆیان نەبێت لە بەرچاویان نییە ئەوە سەکە وای پیاتگەکە مردم ئیتر هیچ ڕێگەیەکیان بۆ نەماسە بەغێرزەوەکە ئاعترازات و مبارزات خۆیان بە شێوەی بەربەڵاو وەسع بێرنە سەد خیابان ئەمە وەزعیەت واقعیەکە ڕوودەڕووی کۆمەڵانی خەڵکی برسی هەژار بێکار و بێدەرەتان و بێ ئایەندە کە هیچ ئینتزارێکیان لە ڕژیمەکەیان لە حکوومەتەکەیان نییە کە بتوانێت ئاڵۆگۆڕێک لە ژیانیانە بۆ وجود بێرێ و لە نەتیجا هاتنە سەمەیان بۆ ئاڵۆگۆڕ بۆ ئاعتراز بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆیان و ئەوەی کەسەکە ئەیبینین کۆماری ئیسلامی تەنیا شتێکە ها بەدەستیەوە بتوانێت ئەم شەپۆلە لە ئاعترازات و مبارزات دامرکنێ دەستبردن بۆ نیروی نظامی و کوشتن و بڕین و خەفەقان و حتا بەستنی ئینترنێت بۆ ئەوەی چەکە هەر کارێکەکات دەرنەکەفێ لەناو مردمە و داخرە لە ماسمدیا و ئەمانیشا دەرنەکەفێ ئەمە وەزعیەت واقعی ئێرانە و ڕوودەڕووی مردم لەگەڵ ئەم ڕژیمە کۆنەپەرست و جنایەتکارە بەڵێ دیارە لە سەرەتای بەرنامەگەوتم ناوە خۆتی شاماجت پێدا بەشێکی بەرچاو لە شارەکانی ئێران لە ئاعتراز بەم وەزعیەتە کە ڕژیم بۆیانی دروست کردووە هاتوونە سەر شەقامەکان و ئاعترازاتێکی بەرچاو ئەکرێت دیارە پێش لەوەیش وە بەر لەمە ئەسڵەن ڕژیم بێت ئەم نرخە تازانە لەسەر پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکدا بنێت ناڕەزایەتی و ئاعتراز لە بەشێکی بەرچاو لە شارەکانی ئێران بە بەردەوامی هەرجارە بە بابەتێک بووە ئێستا زۆر لایەن و زۆر کەسان هەوڵە دەن کە بڵێن ئەمە تەنیا ناڕەزایەتیە بە گرانی ئایا بەڕاستی ئاعترازی خەڵک تەنیا ناڕەزایەتیە بە گرانی یان بابەتی تریش لە خۆی ئەگرێ یانەوەی کە خەڵک پێیان وایە کە بەسلاح سەرچاوەی ئەسلی ئەم بێکاری و بێخۆقی و بێمافی لە هەموو بوارەکانە و لە بواری سیاسی و لە بواری ئازادی ڕادەربڕینە و لە بواری اقتصادی و معیشەتی خەڵکەوە پیان وایە سەرچاوی هەموو ئەمانە کۆماری ئیسلامیەوە
ئەمە شەڕێکی دەسەویەخەیە لەگەڵ کۆماری ئیسلامیە، شەڕێکە لەگەڵەوانەیە کە نرخە بنەسەرەوە. کاس ئەدگیان وەزعیەتێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی باری هاوڵگە لە ئێرانە لە هیچ وڵاتێکە ئینسان ناتوانێت واقعاً چاوی لێ بکە یا بیبینێت کە چ بەڵایەکی بەسەر کۆمەڵانی خەڵکی ئێرانە هاوڵگە. ئاعترازات و مبارزات هەمیشە دایم بەشێک لە ناڕەزایەتیەکە کە مردم بە حکوومەتی جمهوری ئیسلامی هەسیان و ئەمە ئەوەڵین باریش نییە. ئێمە ساڵهای لەوبەر لە جەرەیان انتخاباتەکانە، لە جەرەیان هەر حرەکەتێکە بووە سەبائیسەوە کە خەشم مردم یا ئاعتراز مردم هەڵبگرسنێ مردم نەترسانە هاتنە سەمەیان. بەڵام فەرق و تەفاوەتی چی بووە هەر دەورانێکە لە قسەکان پێشوە باسم کرد. ئەم دەورە مهمیەکەی ئەوەسەکە ئیتر ئەوە نییە کە خەڵک داوا بکەن بێژنە ئەرە ڕێیەکەی من کووە. خەڵک ئەوە نییە کە بێن و بلاخرە لە ناو جمهوری ئیسلامیە بۆ ئاتۆی بگەڕن بۆ پێیان وابێت کە باڵێک لەم جمهوری ئیسلامیە ئەتوانێت بەشێک لەم نیازمەندیانە لە داهاتوە ئەگەر دەسەڵات بەدەسەوە بگرێت ئەتوانێت بکە. ئەمە بە ئاعترازە بە کولیەت جمهوری ئیسلامی بە هەموو باڵەکانیەوە و لە واقعە حرەکەت بۆ ئەوەی کە لە جمهوری ئیسلامی ڕەتبن خەڵک دەستیان پێکردیە. تەفاوەتەکەی ئەم دەورانە ئەوەسەکە کۆمەڵانی خەڵک بە تۆر واقعی هاتنە سەمەیان ئەلەی کولیەت جمهوری ئیسلامی و بۆ تەغییر و ئاڵوگۆڕ لە سەتح حکوومەتە، لە سەتح جامعە بەگشتی و بۆ بەدەستهاوردن ژیانێکی باشتر. ئەمە ئەسڵ مەطلەبەکەس کە هاتنە سەمەیان بۆ ئەم حرەکەتە. جا ئەوە نان یەکێک لەو شعارە سەرەکیە لەسەکە هەموو کەسێکە گرێتە بەر. وانییە کە ئیتر مەسەڵەن اعتراض معلمانمان بووە، اعتراض کاریگەریمان بووە، اعتراض ژنانمان بوو، گشت ئەمانە بەرهەقن، اعتراض دانشجویانان بووە. ئەمانە دانە بەدانەی ئەم جنبشە ئیجتماعیە لە بەرهەقن و اعتراضەکانیان کامڵن جێگەی خۆی بووگەوە حەقیان بووە کە ئەم اعتراضە بکەن و بەرحاڵ دەستاوردێکی وە تا ئیسە. هەر ئەوەی کە خەڵک ئاوا ئەوێرن بە گشتی بێنە سەر خیابان نەتیجەی ئەم اعترازات و مبارزاتە سنفی و بەشە جۆرا و جۆرەکان و بزوتنەوە ئیجتماعیەکانن کە ئەمەی چەوای پیاتی. بەڵام مەسئلەی ئیسە ئەم گرانیە تا ئەم حەدە کە ژیان مردم وای پێهاتووە بەرحاڵ عمومیترە و وەسعترە، بەربەڵاوترە. ئەمە ناشی لە وەزعیەتێک واقعیە لە بێبەرنامەگی و فەسادێک کە لە اقتصاد ئێرانە هەست. اقتصادێکە لە توول ئەم مدەتە ئایسانە لە کاریگەرێکە پرسی مەسئلەی ئەوەی کە عینەکان یانە تەوەڕم 60% دەی حقوق کاریگەرێک بە سزوان تەواو تەلاشی کە کریاگە و مزاکرە و نازانم ئەولا 20% بریاسە سەرەوە، 20% حقوق بریاوێتە سەرەوە لەگەڵ 60% لە تەوەڕمات جێگەی کوێ ناگرێتەوە. ئەم تەوەڕمە بە معنای ئەوەسە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ هەزینەگەلێکە هەسی، بۆ فەسادگەلێکە هەسی، دەستی بردەسە گیرفان مردم لە بانک مرکزیەکەی قەرزی وەرگردووە. قەرز کە چ ئەرزکەم دزیگیە و پوڵی بە شێوەی قاچاق یا بە شێوەی غێرە ڕەسمی چاپ کردووە. خۆیان قسە لە 140,000 میلیارد دەکەن، یعنی زۆر لە وەفرەتر. ئەمە شتێکە کە خۆیان قسە لێ دەی ئەمە عینەن دەستبردن بۆ گیرفان مردمە. ئیتر ئەمە دەستبردن بۆ نان مردمە. وەختێ سوبسیدەکانی قەت کردووە لە ئارد و نازانم بین بە معنای ئەوەسە کە ئیتر مەسئولیەتی نییە لە پای ئەمە، لە پای مەعیشەت مردمە مەسئولیەت ناگرێتەوەدا. وەسم بەرحاڵ خەڵک لەم وەزعیەتە ئەم شتە تازەسە کە ئین بووە تەنیا خۆ گرانی نان یەکێک لەوانەسە، وەلێ بەرحاڵ کولیەت ڕژیم ها لەژێر پرسیارە بۆ ئەم خەڵک. بەڵێ نرخی پێداویستیەکانی خەڵک بەڕادەیەکی زۆر هەڵخشاوە، وەک خۆتی ژاماژێت بە قەڵەمیگیان کە نانەکردوانە. هۆکار چییە؟ هۆکاری ئەم هەڵخشانە چییە و لە چه ئاستێکایە؟ تا ئەو جێ کە ئینسان قسەی کاریگەرە پرسێت یا قسەی ئەژنەفێت، وەزعیەتێک کە بەسەر ئێرانە هاتووە وای پێاتوە کە فرەیەک لە ئەقشار جامعەی لە یەک هەڵپێکاوە. یعنی تەوەڕمەکە گرانیەکە بە شێوەیەکە
کە فرەیەک لەوانە کە تا لەوە بەرتر بلاخرە ژیانێک متۆوەسط و ئارامیان بوو ئەمانەی تر ئارامشی لێ بڕیا کاورە وەختە نان سەر سفرەی نەما یانە بارحاڵ عینەن وەک هەموو کرێکارێکی بێکار کە چۆن بلاخرە بێکارە و کاری نییە ئەمانە نان نییە بیخوای تر ئەی وەختێک باس خۆیان باس لەواکە نێژن 70% لە مردم هانە ژێر خەت فەقرا خەت فەقر یانێ وواقع خەت ئەوەسە کە مەرگ تەدریجیە وەختێک 70% جامعە ئێران خەریکی مەرگ تەدریجی بێت بەم شقڵە معلومە ئیتر ئاعترازات و مەبارزاتەکە تێتە سەرەوە بەشێک لەمانە ئەوە سەریتر تۆ ئەبینیت هەر ئائیسلعانە قیمەت نەفت نسبەت بە 5-6 مان لەمەوبەر خۆ زۆر زیایی کردووە بەڵام دەرامەت بۆ معنا دەرامەت دەوڵەتیش زیایی کردی عەلا ڕەغم ئەوەی کە فشارها لەسەری و نازانم تەحریم کریا و چەو ئەمانە بەڵام نەفتەکانی ئەفرۆشێت بە دزی سە بە هەرزانترەی فرۆشی یا بە هەر شێوەیەک بەراخرە ڕێگەیەکیان بۆی دۆزی گەسەوکەی فرۆشێت بەڵام ئەبینی بەش دزی و ئەو کارگەلە کە بۆ خۆی هەسی بۆ ئەوەی کە خۆی بمێنێتەوە خەرجی ئەکان لە وڵاتگەل ترا وەک سووریە و لوبنان و عێراق و یەمەن و بۆ ئەم شەڕە نیابەتیەلە کە ئەیکات و بۆ خۆی دای ئەنێکە بلاخرە وەزنەیەک بێت لە خاوەرمیانە و لە ناو وڵاتی دنیا بەرحاڵ بەشەوانە ناکا و وەختێ بەشەوانە ناکا ئیتر دەسەوە بۆ سفرەی مردم ئەسڵ گرانیەکە لەمە وەجوداتیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی قدرەت مانۆڕی نییە لە لەحاز اقتصادیە و کە بتوانێت جوان نیازمەندی باتەوە وەگەیەسە حەدێکە ئیتر لە قسەکان پێشیش ئیشارەم پێکرد دەستی بردێ بۆ ئاخرین مەرحەلەی نان یعنی نان مردم نان شتێک ئەسڵی یعنی ئەسڵی ترین مواد خۆراکیەکە کە لە جامعەی ئێرانە مەسرەفەکەریێت و بلاخرە نیازمەندیە یعنی ئیتر نەهایی ترین شتە کە لەوە خۆیاشە هەرزانترین بێت وەلێ ئاوای پێکەکە ئیسە گرانی و ئاوای پێکردووە مردم نیەسیان بیسێنن سەهمیان دیاری کردووە خانەوادەیە 5 نەفەری 2 نانی پێبن لەکوێ ناچتووە بێ من بینیام وەختێک ماشاکات وەختێک لەم یوتوبە چدانن و قسەی کرێکار و زەحمەتکێش و خانەوادەگەرێک دانی ئینسان گیریانی تێ بۆ ئەم وەزعیەتە کە بەسەرنجامە هاتووە هاوڕێ حسێن کاردانەوەی ڕژیم لە بەرامبەرم ناڕەزایەتیانە ئیعترازاتێکی زۆر ئەکرێت بە بەردەوامی ئەمی خەڵک دەرگی دەبێت لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم کاردانەوەی ئەوان چی بووە یان بە چ شێوەیەک ڕوبەڕوو بوون لەگەڵ ئەم مۆزوعاتە تا ئێستا کاردانەوەی فشارێک کە خەڵک بۆ جمهوری ئیسلامی تێرێ لەسەر خودە ڕژیمیش تاسیری دانیا تاسیرەکەی بەشێک لە تاسیرەکەی ئەوەسەکە هەڵوەرینێکی ئەمێق دەستی پێکردە لە ناو بەدەنەی ڕژیمی کۆماری ئیسلامی و لەوانەی کە زووتر داخرە جزۆ هەستەی ئەسڵی حکوومەت بوون زۆر کەس لەوانەی ئیسم محتەرزن زۆر کەس لەوانە دوورە و خریانەسۆ پراوێز خریاگەن تۆ بینی مەسەڵەن هەر جارێک کە ڕێی جمهورێک انتخابی بێت و دوای ئەوە ئەچێت ئیتر بە تەورکولی نەتەنیا پراوێز کەفتگە بەڵکو ئەگەر بۆیان بکریە ئەعدام یەکەن هەنی وای پێاتگە کە ئیتر هەڵقەی دەور جمهوری ئیسلامی هەڵقەی دەور خامنەیی زۆر تەنگتر و کەمتر وەسە و ئەمە بلاخرە فشارێکە کە مردم هاوردیانە بۆیان لە لەحازێکترە و بەرحاڵ نیروگەل ئەمنیەتی نیروگەل نظامی واقعاً تەنیا نیرویەکە بەدەست کۆماری ئیسلامی و کە ئەتوانێت لەسەری حەساوکە ئەویش سوپای پاسدارانە کە بۆ خۆی نیرویەکی قەڵتاخی سەرگەردەنەگیری فاسد کە هەموو ئیمکاناتێک لەبار اقتصادیە و سیاسیە و هالە دەستیا و هیچ مەسئولیەتێکی نییە ئەمەڵەن دەوڵەت ئێران دەوڵەتێکی نظامیە کە سوپای پاسداران ها لە ڕەسیە و هیچ مەسئولیەتێکی لە قەباڵ ئیدارەی جامعە نییە بەغێر لەزەوەنەوەی کە سەرکوتەکە بۆ مانەوەی جمهوری ئیسلامی ئەمە تەنیا وەسیلەیەکە بەدەست جمهوری ئیسلامی و ماسە و لە حاڵێکە وەخت خۆی جمهوری ئیسلامی بە ملیۆن کەسی هاوڕ بۆ نوێژ جمعەکانی بە ملیۆن کەسە هاتنە خیابان بۆ مەراسمەکانیان و نازانمینیانە کرد بەڵام
ئەبینی ئەو داڕمانە دەستی پێکردەوە مشخصە بۆ خۆی لە خۆیشیان ناشارێت. بڵێ هاوڕێحسێن ڕژیم بە دوای ئەوەی کە ئەم ناڕزایەتیانەی بێسلاح بینی و بە دوای ئەوەی کە بۆ خۆیشیان دییان کە چه تەسیراتێکی خراپی ئەم گرانیانە لە سەر سفرەی هەژارانەی خەڵکداناوە لە گرانکردنی مریشکە و لە گرانکردنی هێلکە و لە گرانکردنی بێسلاح لە بەنیاتەوە بەگشتی بە تایبەتی شیر و کولەن وتم ئەو شتانەی کە ڕۆژانە خەڵک لە سفرەکەیان ئەسفادەیان لێکرد یعنی ئەوەی کە فەرسکە واکرا لە خەڵک کە نەتوانن گۆشت بسێنن بڕۆنە سوراغ مەسەڵ مریشکە واکرا کە سەڵ نەتوانن مریشکی تازە بسێنن بڕۆن مریشکی بێسلاح بەستوو بسێنن وای لێ هات کە بڕۆن تەنانەت زۆر شوێن سوء ئیسفادەیان لە هەژاری خەڵک کردووە دایان ناکە پێستی مریشکە فرۆشتن وایان کرد کە تەنانەت خەڵک نەتوانن هێلکە بسێنن نەتوانن تۆنمایی بسێنەوەوانە. ئێستا ڕژیم پێی وایە بەم فشارانەوە کە هاتووە بەم دزیە ئاشکرا و کە لە گیفانی خەڵک کردووە لەژێر ناو کۆمەک مەعیشەتی و کارتی نان و ئەم شتانە پێ وایە کە ئەتوانێت ئەم ناڕزایەتیانە بخەونێتەوە. پێت وایە بەڕاستی دانی مەسەڵەن 300,000 من بە ماڵێکە 300,000 منەکە دوقت و شیر ناگا بوو مناڵەکەی تەسیرێکی ئەوێت لە تەسیردانان لەسەرم ناڕزایەتیانەی خەڵکدا بێگومان تەسیر ناتوانێت دابنێت. ڕژیمی کۆماری ئیسلامی عەرزم کردن هەمیشە و دایم ئیمڕۆ بەسۆزیەکە یانێ گەرەکی وەخت بسێنێ وەخت خەریکە عینەکات سەرفەجوویەکە بۆ ئەوەکە چەند ڕۆژ زیاتر بمێنێتەوە بەمانە بەم مانۆرگەلە کە داگێتە ئیسا واقعەن نەتەنیان نەیتوانیە جواب بوو بێت هەر خودە ئەو یارانەگەلە کە داگیانە وەخت خۆی زەمان ئەحمەدی نژاد ئەیاندا و لەسەری قساکریا لەو وەختا من لە بیمە یا 45,000 یا 50,000 تمەن بوو ئەیاندا وەلی ئەو سەردەمە ئەو 40,000 تمەنە 50,000 تمەنە حەداقل $50 بوو دە ئیسە بێت تماشای کە 350,000 یا 400,000 بات ناکاتە $15. ئەمە تەوەڕمەکە بە حەدێک شەدیدە کە ئەمانە ئەسڵ تەسیری نییە هیچ موسەکنێک نییە لە مقابل ئەم فشار و گرانیە کە بۆ بەسەر خەڵکە هاتووە بە نظر من ناتوانێت یعنی هەر خودە ئەوەی کە خەڵکەکە هانە خیابانە و هیچ وەختێک نەوەکە هیچ ڕۆژێک نییە کە ئاعترازات و مبارزات لە گۆشەیەک و لە شارێک و لە کوچە و کۆڵارێک نەبێ ئەمە نیشانداندێ وەسەکە خەڵک بەمانە ڕازی نابێ خەڵک ژیان خۆی لەگەڵ وڵاتانی تر لەگەڵ دنیای ئیمڕۆ لەگەڵ ماسمدیا و هەموو شتێک خەریکە مقایساکە ئەمە بلاخرە ئەم تحقیرە قبول ناکە دزی لەکەیت تەوەڕمەوەی سەر 60% حقوقی پێ نادەی حقوق معوەقەی پێ نادەی بە کاریگەر کارێکی دوێ 6 مان لەمەوە بەرکارێکی دوێ هێشتا پوڵەکەی پێ نەداگا فرێک لە کارگاکان چۆڵ بووگن کارگاکان تاحتێڵ بووگن مەراکز تەولیدی تاحتێڵ بووگن ئەمانە دەی جواب ئەمە ناداتەوە آخر $15 لە مانگە بۆ چی مەسەڵگەرێکی چی بکە بە نظر من هیچ تاسیرێکی ناتانێ بێتەمە ئەڕەسێن بە بەردەوامی ئێمە قسە لە ڕێکخراوەبوونی خەڵکەگەین قسە لەواکەین کە ئەگەر بۆ نمونە ئێستا چەندین معلمی ناڕازی لە زیندانەکان چەندین هەڵسوڕاوی کرێکاری لە زیندانن چارەنووسیان معلوم نییە کە جمهوری ئیسلامی ئەیەوێت چۆن لەگەڵم کەسانە بجوڵێتەوە کە داوای مافی ڕەوای خۆیان و کۆمەڵانی خەڵکیان کردووە ئێستا خەڵک ناڕازین و ڕژاونەتە خیابانەکان ئەم خەڵکە ناڕازیە چۆن نەتوانن بە شێوەیەکی ڕێکخراوەتر و بە شێوەیەکی بێسلاح گشتیتر مبارزاتی خۆیان ببەنە پێشەوە بە تۆر واقعی ئەمە حکمێکە تەنیا ئەکسەریەت بوون یا تەنیا جەماعەت زۆر نییە کە ئەتوانێت قدرەت بێت بەڵکو ڕێکخراو بوون خودە ئەوەی کە دەوامی بێت ئدامە پێیاکە ڕەهبەری بدۆزێتەوە بۆ خۆی و بە شێوەی سازماندرا و حرەکەتەکانی ئەنجام بات کەسی بێت کە براخرە ڕەهبەرانێک ئەوان لە ڕەسیە و بنکە لە وەخت خۆیان تەعەڕز بکەن لە وەخت خۆیان لازم بێ پاشەکشێ بکەن و
لە هەر وەختێکا بۆ هەر مەبەستێک احتیاجی بێت واقعاً قسە بکە و قسەی برەوی بێت بۆ ئەمە هەڵسوڕاوانی ئیجتماعی، هەڵسوڕاوانی کاریگەری، هەڵسوڕاوانی بزوتنەوە ئیجتماعیەکان، ڕێکخراوە سیاسیەکان، هەموو ئەمانە ئەبێت دەست لە ناو دەستیەک و متحدانە لە مبارزاتی جاری مردمە بەشدار بن. جێگەی وەختێک خەڵک هات ڕژیا خیابان ئیتر جێگەی کاری مەحفەلی و نازانم کاری مەخفیانە و ئەمانە نییە. تۆ ئەبێت لە خیابانە بی لەگەڵ ئەو مردمە لە ئێعترازات و مبارزاتیانە بەشدار بی و هیچ شتێک لە ئەم ئێعترازات و مبارزاتە نەبینی کە کار تۆ نییە، وەزیفەی تۆ نییە. بە تایبەت بۆ فعالینی چەپ بەڕاستی ئەم ئێعترازات و مبارزاتە کولەن ماهیەتی چەپی هەست. ماهیەت چەپ بەو مەعنا کە خواست و ویستێک کە ئەم ئینسانیە لە هەستیان و هاتنە سە مەیان و هاتنە سە خیابان خواست و ویستی ئینسانە چەپەکانە بۆ ژیانێکی باشتر. دێ ئەگەر واسە فعالین و هەڵسوڕاوانی چەپ ئەبێ بە حزوری مدام خۆیان لەناو ئەم ئێعترازات و مبارزاتە سعی بکەن، ڕاهنماییان بن، سعی بکەن هەدایەتی بکەن، سعی بکەن هەڵی سەنگێنن بۆ ئەوەی کە لە چه ڕێگایەکەوە ئاسانتر ئەتوانن ئێعترازات و مبارزاتەکە بۆ نەبەرەو بێخەتەرتر بێت و لە پاڵ ئەوەیچە بە ڕێکخراوبوونیان بە ئیدامەداربوونیان و بە دفاع لە ڕەهبەرانێک کە بە هەر شقڵێک دەستگیرەکرێن و فعالینێک کە بە هەر شقڵێک دەستگیرەکرێن ئەمانە ناوێ ئیحساس ئەوە بکەن کە ئیتر تەنیان یا ئەوە کە جمهوری ئیسلامی ئەمانیە دەستگیر کردووە ئیتر فەراموشەکرێن. لە هیچ وەختێکە لە هیچ سەحنەیەکی مبارزاتە ئەم فعالینە کاریگەریە لە ئەم فعالین معلمان، دانشجویی، ژنان، ژینگە پارێز، هیچ کامێک لەمانە ناوێ واقعاً بە فەراموشی بسپێری و ئەشە ناویان لە ئێعترازات و مبارزاتە سەرلۆح شعارەکانیان بێ بۆ ئازادکردنیان و ئەمانە ئەتوانێت سەرجەم کارێ بکا کە اعتماد بە نەفسێک فرەتر و قدرەتێک فرەتر بووە بە ئێعترازات و مبارزات و ئەدامەداربوونی تەزمین کە. بەڵێ چ شتێک زەمانەتی دیارە خۆت باسی ئەدامەداربوونیەوە کرد، بەڵام چ شتێک زەمانەتی سەرکەوتنی ئەم ناڕزایەتیان ناکات؟ یانەوێت کە وەکو پێشتر مەسەڵ ناڕزایەتی کراوە ئەتراس کراوە کۆمەڵی خەڵک گیراون، کۆمەڵێک بەردەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم دراون و گیانیان بەخت کردووە کە ئێستا لە بەشێک لە وڵاتانی ئەوروپایی کەسوکاری ئەو کەسانەوە هەڵسوڕاوانی سیاسی داوای دادخواهی ئەو کەسانەکەن کە ڕژیم بە ئیسلاح هێرشی کردە سەریان و گیانیان بەخت کرد و بە ئیسلاح ڕژیم توانی ئەو ئەترازاتە سەرکوت بکات. پێت وایە چ شتێ زەمانەتی ئەوە کات کە ئەم بەرانبەرکیە لەگەڵ ڕژیم وا بکات کە ڕژیم وادار بە تەمکین بە خواست و ویستی ڕەوای خەڵک بکات؟ کاس مبارزات مردم یا ڕوودەڕووی مردم لەگەڵ حکوومەتێکا کە هەست لە هەر وڵاتێکا بێت عینەن شەڕێکی واقعیە، ئەنێ شەڕێکە لە بین دەسەڵاتێکە و لە بین کۆمەڵانێکی خەڵکە کە ئەو دەسەڵاتیانە قبوڵ نییە. ئەم شەڕە بە تۆر واقعی وەسە وەک بازی شەترەنج چۆن دوو تەرەفەکە لە مقابڵ یەکە ئەوێسن، هیچ کامێکیان خۆ ئەوە نییە کە حرەکەت یەکترین ناخوێننەوە، بەڵکو بلاخرە بە تاکتیکە، بە ڕەوشە، بە فکرکردنەوەز، بە حرەکەت مقابڵ خوێندنەوە تۆ ئەتوانی حرەکەتێکی کە تەرەف مقابڵەکە دووادار بکەی بە حرەکەتێکە بە دڵیشی نییە وەێ مەجبورەوە حرەکەتە بکە. ڕژیمی کۆماری ئیسلامی لەم گێرە کێشات زۆر جار ئاوا مەجبور بووگە عەقب نشینی بکە و کۆمەڵانی خەڵک ئەم ڕژیمیانە وادار بە عەقب نشینی کردووە. بەڵام بە تۆر واقعی ئێمە یا بە تۆر کولی ئەم جنبشە ئیجتیماعیە بە تەنیا نین لە مقابڵ جمهوری ئیسلامیە یا بەرحەڵ ئیسە کە باس لەواکەین کۆمەڵانی خەڵک هاتگن بۆەوەکە لە جمهوری ئیسلامی ڕەت بن و جمهوری ئیسلامی بڕوخێنن بە تۆر واقعی کلیدەکەی دەستی پێ کردووە. بەڵام
ئەمە تەنیا کۆمەڵانی خەڵک نین کە جمهوری ئیسلامی گەرەکیانە بڕوخێ یان سەرنوێت جمهوری ئیسلامی بۆیان مهمە، بەڵکو زلهێزەکانی سەرنوێت جمهوری ئیسلامیان بۆ مهمە. بلاخرە چی وەختێک تۆ ئەبینی مەسەڵەن ئیسە مقایسەیەکی بکە لەگەڵ دەورانێکە کە دەوران قیام بوو، دەوران ئینقلاب بوو، دەورانێکی ئینقلابی لە ئێرانە دەستی پێکرد لە ڕژیم شەها، ئەبینیت وەزعیەت جامعەی بینەلملەلی، وەزعیەتێک کە لەسەر زلهێزەکانە بوو، دەوران شەڕی سارد بوو، ئەمانە چه تەئسیرێکی بوو وە چە ئاسانکاریەکیان کرد بۆ ئەوەی کە مەسیری ئەم ئینقلابە کە ئینقلابێکی مردم زەحمەتکێش بوو هەر وەک ئیسا بۆ ئازادی، بۆ نان، بۆ مەسکەن، بۆ ڕەفاهیات هاتوونە سەرخیابان و عەمەڵەن بۆ ئەوە هاتوونە سەرخیابان. بەڵام لایەنەکان تریش بوو ئەوە کە ئەمە بەلا ڕێدابن هاتنەمەیان حرەکەتیان کرد، کاریان بۆی کرد. بەنظر من ئەمەیشە ئەم دەورانیشە هەر عینە ناواسە. درستە ئیسرعانە هیچ کامە لە زلهێزەکان مەسەڵەن رووسیە و چین بالاخرە جمهوری ئیسلامی کە دەستیان بمەیل خۆیان ئەیدۆشن. ئەمریکا بالاخرە بە هەر شێوەیەک گەرەکی نییە ئیسرعانە دەست لە وەزعیەتێک بواکە ئایندەکەی بۆی معلوم نییە، ئەلا ڕەغمەوە خۆشیشی لە جمهوری ئیسلامی نێ یا بزانێت ئیسە جمهوری ئیسلامی نییە لە ژێر ڕکیب ئەوە. بەڵام بە تۆر واقعی کۆمەڵانی خەڵک لەم ڕژیمە بێزارن و هاتنە سمەیان و بۆ ئەم تەغیرە خەریکن مبارزەکەن. ئەمە بە تۆر واقعی نیروێل چەپ، جەرەیانات ئیجتماعی و ڕەهبەران و فعالینی ئەم جنبشە ئیجتماعینە کە ئەشێ لە خۆیان مایەدا بن و تەمار هیچ حرەکەتێکی تر لە دەرەوە نەبن و بۆ خۆیان گەرەکیان بێ مەسیر ئەم جنبشە ئیجتماعیە هەدایەتکەن. جنبش ئیجتماعی وەسە لافا وەسە سێڵاوێک کە تێ تۆ ئەتوانی هەدایەتی کەیت بەرەو شوێنێک دیاریکەیت و شوێنی بۆ دیاریکەیت و بڕێ ئەتانی وایش نەبێت و یەکسرە وڵاتێک داغانکە. ئەمە چه واسە تۆ ئەگەر ڕەهبەران ئەو نە جاوفتادە و سازمان یافتە بێنەمەیان بە تۆر واقعی ئەتوانێت تەزمینێکی بێ. ڕوخان جمهوری ئیسلامی من وازانم تەنیا وەک ئاوات و ئارەزوویەکی شیرین نییە، بەڵکو زەرورەتێکی ئیجتماعیە هات کەسە بەرەو کارێکە ئەشێ کۆمەڵانی خەڵک بیکەن. بەڵام بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی وەک حکوومەتێکی سەرکوتگەر یعنی بێخاسیەت زال و سفەت کە هیچ پرینسیپێک بۆ ئینسانیەت لە وجودیان نابینی، بەرحاڵ کارێک ئاسان نییە. ڕەهبەری گەرەکە و ئەبزاری گەرەکە یەکێک لەو ئەبزارگەلە بە تۆ واقعی حزب سیاسیە، حزب سیاسیە کە لە سەطح جامعەی ئێرانە قودرەتی بوێت، توانایی بوێت بێتەمەیان و کۆمەڵانی خەڵک ئێعتمادی پێ بکەن کە وەک ئالترناتیوێکە کە جمهوری ئیسلامی ئەگەر سەر نەکوون بوو لاخرە قودرەت و دەسەڵات سیاسی بەدەستەوە بگرێ. من زۆر متاسفم کە ئەم قودرەتە ئیسە نییە، ئەم ئالترناتیوە ئیسە نییە، ئەم حزبە سیاسیە ئیسە نییە. بەڵام بەو معنە نییە کە هەر ئەمە ڕوونادا، هەر ئەمە نابێ. وەختێک دەوران ئینقلابیەک دەست پێ بکات کە مردم و بە تۆرکولی مردمی سازمان یافتە متشەکل حرەکەتەکەن قودرەت و ئەنرژیەکیان هەست کە هیچکە ناتوانێت بەری پێ بگرێ. ڕێگە باشگەشت نایڵنەوە بۆ ئەوەی کە بتوانینکە. بەڵام خودە ئەوەی کە دوای ئەمە چی ئەمە مهمە و ئەمە حزبێک سیاسی جێکەفتە ئەتوانێت حزوری بێت لە مەیانە بێت و بتوانێت واقعەن تەسیری بێت. تۆ نمونەیەک مەسەڵەن بووچێک بێرانە لە وەختێکا کە ڕژیم جمهوری ئیسلامی تازە بەدەسەڵاتەگەی لە سەراسەر ئێرانە جەرەیاناتی چەپ لە سەراسەر ئێرانە چۆن عەمەڵیان کرد، جەرەیانێکی چکۆلەی وەک کۆمەڵەکە تابەر لە ئینقلاب مەحفلێک بوو لە جەرەیانێکا کە جمهوری ئیسلامی هێرشەکات چۆن عەمەڵەکات و چۆن تەسیری دانیا و چۆن ئیجتماعی و گەورە بووە و کە توانی بارحەڵ ئیسێچە ئەیبینین. خۆزگە ئەو نەی کە چەپەکان کۆمۆنیستەکان جەرەیاناتی چەپ لە کوردستانە کۆمەڵە کاری کرد و ئەم حرەکەتیە ئەنجامدا لە مقابل جمهوری ئیسلامیە
20% لە جامعەی ئێران ئاوار نسبەت بە جمهوری ئیسلامی ئەو وەختە بووایە. من مطمئنم کە جمهوری ئیسلامی ئەو نێتانی ئەمری بێ نێتوانی ئاوا بەڕاحەت جێ بکەفێ. هەنی منزور مۆسە جێگەی ڕەهبەران عملی بۆ تەزمین ئەمینە زۆر مهمە. وایە من زۆر سپاس دەکەم. پرسیارێکم نەماوە، ئەگەر لە کۆتاییە بۆ خۆت لە جەمبەندی قسەکان تا پێت وایە شتێک لازمە باسکەی لە خزمەتتاین. زۆر مەمنون کاس ئەدیان، زۆر مەمنونم، زۆر مەمنون لەوەی کە ئەم وەختانەوە و دەرفەتانە بۆم ڕەخسان کە لەگەڵ بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵا قسە و باسێکم بێ. هیوادارم کە توانیوێتمان بارحاڵ گۆشەیەک لە وەزعیەت واقعی ئیسە بەیان کەین و بەکەڵ هاتوێت. زۆر سپاسدانەکەم و ماندوو نەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی شاڕێ حسێن حەمیدی کە لەم بەرنمەیەدا لەگەڵمان بوون. دیسان لەلایەن خۆم و ستافی بەرنامەی ڕوانگەوە سپاس دەکەم. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە کە لە ڕوانگەی ئەم جارەدا بینیتان، قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ حسێنی حەمیدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا سەبارەت بە ناڕەزایەتیەکانی ئەم دوایە لە ئێران. هیوادارم کە جێگای سەرنجی ئێوە خۆشەویست بوو بێت و تا ڕوانگەیەکی تر کاتێکی شاد.